دۆناڵد ترامپ لەسەر دانان باشکست و سووربوون لە سەرمانەوە با سەرۆکی ئەمریکا بۆ 4 ساڵی داهاتوو دوو دڵە و لێدوانی جیاواز و هەڵوێستی ناجێگیری هەیە. ڕۆژی یەکشەممە دۆناڵد ترامپ پاڵێوراوی کۆماریەکان کە ئەنجامی هەڵبژاردنەکانی دۆڕاندووە ئاماژەیەکی بەخۆ بەدەستەوەدان کرد کاتێک ڕایگەیاند بایدن بە هەموو ساختەکاریەوە براوەی هەڵبژاردنەکانە. بەڵام لا نوێترین پەیامیدا کە لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی تویترەوە ئاراستەی کردووە دەڵێت بایدن تەنیا بە درۆی میدیاکان براوەی هەڵبژاردنە. هەروەها جەختی لەوە کردوێتەوە کە دان بە هیچ شتێکدا نانێت. لێدوانە نوێیەکەی سەرۆکی ئەمریکا لە دوای ئەوە دێت کە ڕۆژی ڕابردوو یەکشەممە ژمارەیەکی زۆر لەلایەنگرانی چوونە سەر شەقام بۆ دەربڕینی پشتیوانی و دژی ئەو ساختەکاریانەی سەرۆکەکەیان بانگەشەی بۆ دەکات و دیموکراتەکان بە ئەنجامدانی پێتۆمار دەکات. هەروەها لە لێدوانێکیشیدا ترامپ کۆمپانیای دۆمینیۆنی تایبەت با ڕێخستنی پرۆسەی هەڵبژاردننی تۆمەتبار کرد بەوەی کە ناو ناوبانگێکی خراپی هەیە و ئامێرێکی بێکەڵک بەکاردەهێنێت. هاوکات ڕۆدی جۆلیانی پارێزەرەکەی ترامپ ڕایگەیاند کە بەڵگەی زۆریان لەبەردەستدا دەری دەخا دیموکراتەکان ساختەکاری گەورەیان کردووە. برنەوەی جۆ بایدن و تۆمەتەکانی ترامپ لەبارەی ساختەکاری هەڵبژاردنەکان بە تەواوی گەلی ئەمریکای کردووە بە دوو بەشەوە و مەترسی بەریەکەوتن و پێکدادانی لە نێوان لایەنگرانی هەردوو پارتەکەدا دروست کردووە. لایەنگرە ناڕازیەکانی ترامپ چەندین ناوی جیاوازیان لە خۆپیشاندانەکان ناوە وەک خۆپیشاندانی ماگای ملیۆنی کەمە بەس لە وشەی ماگا ئەوەیە باجارێکی دیکە ئەمریکا بکەینەوە بە گەورەی جیهان. هەروەها خۆپیشاندان لە پێناو ترامپ و وەستانەوە دژی دزینی هەڵبژاردنەکان. لە خۆپیشاندانەکاندا پێکدادان لە نێوان لایەنگرانی ترامپ و پۆلیسدا ڕوویداوە و تا ئێستا ژمارەی خۆپیشاندار دەستگیر کراون. ئەم دۆخە بووەتە هۆی نیگەرانی لای بەرپرسانی ئەمریکی بەگشتی و بەشێکیش لە کۆماریەکان. بەو هۆیەوە ژمارەیەک لە هەڵمەتی بانگەشەکەرانی ترامپ لە ویلایەتی پەنسیلڤانیا سکاڵا و تانەکانیان کشاندوتەوە. با تایبەت دوای ئەوەی کە ژمارەیەک لە بەرپرسانی کۆماریەکان دانیان بە سەرکەوتنی بایدندا ناوە لەو ویلایەتە. ملنەدانی ترامپ بۆ دانان باشکست هەندێک کاردانەوەی توندیشی بە دوای خۆی داهێناوە لە نێویاندا جۆن بۆڵتن لە پارتی کۆماری و ڕایۆشکاری پێشووی ئاسایشی نیشتیمانی لە ئیدارەی ترامپ ڕایگەیاند ئەگەری زۆرە سەرۆکی ئەمریکا ببێتە هۆی زیانگەیاندنی گەورە بە ئاسایشی وڵات. بۆڵتۆن مەترسیەوەشی نیشاندا کە ئەگەری هەیە ترامپ بە ئاشتیانە دەسەڵات ڕادەست نەکات. هەروەها مایک دیواین حاکمی ویلایەتی ئۆهایۆ کە بە هەمان شێوە سەر بە کۆماریەکانە ڕایگەیاند جۆ بایدن سەرۆکی نوێی ئەمریکا با پێویستیشی زانی پرۆسەی گواستنەوەی دەسەڵات بچێتە بواری جێبەجێکردنەوە. لەلایەکی دیکەشەوە باراک ئۆباما سەرۆکی پێشووی ئەمریکا کە سەر بە دیموکراتەکانە ڕایگەیاند کە ئەو لێدوانەکانی ترامپ بە جددی وەرناگرێت هەرچەندە تێکدەرانە و ئازاردەرن. ئۆباما وتیشی جێی نیگەرانیە تا ئێستا بەشێکی کەم لە کۆماریەکان لە ڕووی ترامپدا وەستاونەوە و ئەوانی دیکە دان نانێن بۆی هەڵبژاردنەکەیان دۆڕاندووە لە کاتێکدا 12 ڕۆژ بەسەر پرۆسەکەدا تێپەڕیوە.